سڵاو لە خوشکان و برایان ڕۆژی فەلسەفەی جیهانی من ئەمڕۆ دەدانە فیلسوف مێناوە کار کامێکیان قسەیەکیان لەسەر ژیان کتووە و با بۆتان بخێنەوە. یەکەم دانم سوکرات ئەمە ئەڵێ ژیانی پشکنین نەکرا و شایانی ژیان نییە. دووەم دانە ئیفلاتون بۆچوون میدیای نێوان ژیان و نەزانینە. سێم دانە ئەرەستوو ناسینی خۆت سەرەتای هەموو حیکمەتێکە. بۆیە تۆزێکی پێچێ ببوومەوە لە ئینگلیزیەوەی کەمەوە بە کوردی. کۆنفوسیوس ئەوە کۆنفوسیوسە. گرنگ نییە چەندە بە هێواشی دەڕۆیت تا ئەو کاتە نەوەستیت. ئەوە ئەڵێ لاوتزۆ ئەوە لاوتزۆیە. ئەمە گەشتێکی 1000 میل بە یەک هەنگاو هەڵ دەست پێ دەکات. ئیمانوێل کانت بەداخەوە لێرە نەهاتوە چون ئەو قژی زۆرە، بەس بڵین ئەمەیە. ئەمەش تۆزێک لە سوکراتی زەچێ. ئەویش ئەڵێ زانستی ڕێکخراوە، حیکمەت ژیانی ڕێکخراو. دوای ئەوە حوتم فریدریش نیچە، زۆر بەتان بیناسن. ئەو کەسەی کە بۆچی ژیانی هەیە دەتوانێت بەرگەی نزیکەی هەر چۆنیەک بگرێت. هەشتم جین پۆل سارمی ئەمەیە مرۆڤ مەحکومە بە ئازادی. نۆهەم سیمۆن دی بۆڤر ئەم ژنەیە پیاو مەحکومە بەوەی کە زیاتر ببێتە ژنێک. ئەوە و دەهەم ئەم کابرایە ڕابیندرات تاگور ئەڵێ گۆرانی دەڵێت کەی ئەو باڵندەیە هەست بە ڕووناکی دەکات. گۆرانی دەڵێت کاتێک هێشتا تاریکە. خۆشەویستان، ئێوەش لە کۆمنتە یەک بۆچوونی خۆتان لەسەر ژیان بنووسن. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.